منم ژەنەڕاڵی پاییس، منی هەرگیز ئۆقرە نەدی و ژەنەڕاڵم، ژەنەڕاڵی هەزارەها داری ڕووت و ملیارەها گەڵای وەری و 6 ساڵە پاییس هەتیوە و شاعیری گەڵاکان لێرەدا پشوو دەدات. لە 22 دەی ساڵی 2019 محەممەد عومەر عوسمان ناسراو بە ژەنەڕاڵی پاییس لە ماڵەکەی خۆیدا بە مردووی دۆزرایەوە. ئەمە دۆمەنزڵگەی ئەو شاعیرەیە کە نەکەسی لێیە نە هیچ گوڵێکی لێیە، ئەوەی کە هەیە تەنیا چەپشێک ڕێحانە و گەڵا لە ناو شوشەیەکی دۆشاودا دانراوە و بە تەنیا لێرەیە. ئەو لە یەکێک لە ڤیدۆکانی وەسیەتی کردووە، ئەڵێت ئەگەر مردم وەرنە سەر قەبرەکەم و گوڵم بۆ بهێنن، بەڵام ئەمڕۆ ساڵیادی مەرجێتی و ئێمە هاتوین بۆ سەر گۆڕەکەی نەکەسی لێ و نەگوڵی لێیە. ئەو لە ژیانیدا هەمیشە وەک مرۆڤێکی تەنیا دەردەکەوت، هەر بە تەنیاش ماوەتەوە. لە یەکێک لە چاوپێکەوتنەکانیدا دەڵێت زۆر هەست بە تەنیایی دەکەم، ئەو کاتانی میوانم دێت ئەو کاتە دڵخۆشم، بەڵام هەرچی بێت مردن وا دەکات مرۆڤ بە تەنیا بمێنێتەوە. مرۆڤ هەرچی بکات و بۆ هەرچوە بچێت هەر تەنیایە. ئەو ئارەزووی گوڵی دەکرد، بەڵام کەس ئامادە نەبوو لە یادی 6 ساڵەی کۆچی دواییدا چڵێ گوڵی بۆ بهێنێتە سەر گۆڕەکەی و سەردانێکی گۆڕەکەی بکات. وەک هونەرمەند عەدنان کەریم یەکێک لە تێکستەکانی کردووە بە گۆرانی و دەڵێت پاییز بوو نمنم باران دەباری، نیگای چاوان و پاییزی مەستی.